یەکەم اختلافی بینی شیعە ئێمە و شیعە ئەوەیە کە ئەوان باوەڕیان وایە کە خوای گەورە شتی بیر چۆتەوە یان نەیزانیوە دوایی بۆری دەرکەوتە کە پێڵەن دیاردەی بوودا. وەکو محەممەد ڕەزا مزەفەر سەرۆکی کولیەی شیعەی جەعفەری لە نەجەف لە کتێبی عقائد الشیعة الإمامية ئەمە کتێبێکە کە ئەو نووسیوێتی لەم کتێبە ئەڵێ بڕیار بوو ئیسماعیلی کوڕی جەعفەر ببێ بە ئیمام، بەڵام خوای گەورە بۆی دەرکەوت کە موسای کوڕی جەعفەر ئیمام موسای کاظم موسای کوڕی جەعفەر ببێ بە ئیمام بۆی دەرکەوت. طبعاً بۆی دەرکەوت یان یەکەم جار نەیزانی و هەر کوفر یان بیری چوو بۆوە وما كان ربك نسيا خوای پروردگار شتی بیر ناچێتەوە لەبەر لە هەردوو حاڵەتەکە کوفر ئەمە کوفری یەکەم کە لە عەقیدەی شیعە هەیە. دووهەم کە ئەوان باوەڕیان وایە ئەم قورئانەی بەردەستی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە هاتووە و هەتا ئێستاش لە بەردەستمانایە ئەمە ئەو قورئانە نیە کە لە لای ئیمامی عەلی بووە. ئەوان باوەڕیان وایە قورئانێکی تر هەیە لای ئیمامەکان ماوەتەوە ئێستا لە لای ئیمامی مەهدیە و لاپەڕەیەکیش لەو قورئانە بە زەعمی خۆیان بە دەردی خۆیان ئەڵێن لە لاهور لە پاکستان چاپ کرا و من کڕی بووم طبعاً ئەو لاپەڕەیە ئەڵێ یا ئەیها الذین آمنوا آمنوا بالرسول والولي الذي بعثناهما إليكم يهديانكم إلى صراط مستقيم. وهروها شتێکی زۆر توڕەهاتە لە ڕووی بەلاغیش و کابراایکی مامۆستای جامیعی ئەزهەری میسری بەراوردی کردوەوە لەگەڵ هەر ئاەتێک لە ئاەتەکانی قورئان و دەری خستۆ کە چەند زوعفی تایەوە دیاریشە کە قەولی بەشەرە. باوەڕیان وایە یەکەم خوای گەورە بیرچوونەوەی هەیە. دووهەم ئەو وەحی کە هاتووە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە قورئانەکەیە دەستکاری کراوە ئەو قورئانەی کە لە بەردەستی خەڵکیایە بەڵێ ئێستا بە جەنابەت واڵێ ئێستا تەمانە ئەگەر جەنابەت لە ئاخوونێک بپرسی ئاخوونەکە واڵێ لە درۆکن سنی درۆکە ئەو ئێمە قورئانێکە لە بەردەستمانە. بەڵام لە هەموو درێژایی شیعە بە درێژایی تاریخی شیعە چوار ئیمامیان وتویانە چوار کەس نەک ئیمام چوار کەس وتوێتی ئەم قورئانە هەرەوەیەکە لە بەردەستی هەرەوەی یەکەمەکە لە بەردەستی پێغەمبەری شا عەلەیهی سەڵات وسەلام هەرەوەی وەحیەکەیە لەبەرەوە باوەڕیان بەوەش نییە. پاشیان باوەڕیان بەوە هەیە کە لە دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام 6 مانگ وەحی بۆ عائیشە هات بۆ فاتیمە هاتوو و ئەوەش لە کتێبێکە فاتیمە من المهدی إلى اللحد کە عەلی کۆرانی نووسیوێتی کە شیعەیەکی لوبنانیە و کتێبێکی گەورەشە طبعاً باس لەوە کاتەوە کە ئەو وەحیە لە مەدای 6 مانگە هاتووە بۆ فاتیمە و وەحیەکەش هەمووی قورئانێکی تر نووسراوەتەوە و تێکەڵن لەگەڵ ئەوەی تر کە لە لای عەلی کوڕی ئەبی تاڵیب هەبوو ئەو بۆتەوە بۆ مصحەفەی کە لە لای ئیمامی مەهدی و اختلافاتی تریش لەسەر خودی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و ئەنجا عیسمەتی چواردە کەسەکەی ئەمان کە خۆیان 12 ئیمام و زەینەب و فاتیمەش مەعسوومە زانن ئێمە بڕوامان وانیە کە هیچ کەسێک مەعسووم بێ غەیری پێغەمبەران سەلامی خۆیان لێ. ئەنجا اختلافاتمان لە ڕووی عەقیدەوە لە تەفسیرەوە لە قورئانەوە لە فقهەوە لە ئەحکامەوە لە هەموو شتەکانی ترە اختلافاتمان زۆرە. ئێمە ئەمانە اختلافاتەکانمانن و ئەوانی ژەڵن بە نسبەتی سەحابەکانەوە ئەڵێن هەموو سەحابەکان کافر بوونەتەوە لەبەرەوەی ڕازی بوون بە خلافەتی ئەبوبەکری سیدیق جگە لە 5 یان 7 یان 9 یا ئاخر ڕیوایەت یان ئەڵە 11. و بۆ ئەوەی شارەزاش بی ئەگەر بتوانانی کتێبی کەسرە سەنەم یا کتێبەکانی تری ئایەتوڵای بورقوعی پیا بکەی زۆر باش و جەنابەت دەشتوانی تابان پەیوەندی بکەی بە ئەو موقعانەوە کە زیاتر لەم مەسائلانە ئەدوێن و کتێبەکانی بورقوعیش مهمە چکە ئایەتوڵای بورقوعی بۆ خۆی هەر شیعە بوو ئایەتوڵاشە دەرەجەیەکی گەورەی هەبوو و خۆشی ڕەخنەکان ئەگرێتەوە یەکێک لەوانە ناوی کەسر سەنەمە بتشکاندن کە ڕەخنە لە حەدیسەکانی خۆیان ئەگرێتەوە کە لە من لم يحضره الفقيه یان ئوسولی کافی یان لەو مراجعە گەورانەی خۆیان ڕەخنە ئەگرێتەوە لە حەدیسەکانیان. جەناب دەتوانی طبعاً لەوێ زیاتر شارەزا ببی والله تعالى أعلم.